بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست. خانمێکی کەسایەتیەکی خۆشەویستی ئەم شارە پەروەردەکار مامۆستا هێرۆ مەجید سەعید ئەم هەفتەیە میوانمانە. مامۆستا هێرۆ یەکێکە لەو مامۆستا دێرین و خۆشەویستانی شاری سلێمانی کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەر دواتریش وەکو سەرپەرشتیار خزمەتی گەورەی کردووە و لە بواری پەروەردەدا جێدەستی دیارە. هاوکات کچی خانەوادەیەکی دێرین و دیاری شاری سلێمانی و گەڕێکی شێخانە، خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی سەدا نوێنەیی ئەزمموی خۆی و خانەوادەکەیانە. هەوڵ دەدەین لەم بەرنامەیە باز لە ئەزمموی مامۆستا و کۆمەڵێک لەو وێنە نەبینراوانەی خانەوادەکەی ئەوانیش سیر بکەین کە پێیوەستە بە مێژووی خانەوادەی ئەوان وە بە مێژووی گەڕێکی شێخان. مامۆستا جانم کاتت باش. ئەم کاتت باش زۆر خۆشحاڵ بووین. هەروەها منی زۆر خۆشحاڵ بووم. بەخێر. سپاس بۆ جەنابە. دیارە پێم خۆش بوو لە سەرەتای ئەم بەرنامەیە پێچوانی بەرنامەکانی تر لە گەڕێکی شێخان و لە خانووە کۆنەکەی ماڵی باوکتەوە دەست پێ بکەین. دیارە دوو خانوو هەیە لە گەڕێکی شێخان کە تا ئێستا خۆشبەختانە خانووەکان نەڕوخێنراون بە شێوازێکی بەردێکی زۆر جوان دروست کراوە و خانووەکان هەرماون. ئەم خانوو یەکەمیان ماڵی باوکت بووە و تۆ لەم خانووە لەدایک بووی و ساڵانێکیش لێرە ژیاوی. خانی خوارتریش خانووی ماڵی باپیرت بوو. هەستە چۆن وجارێکی تر گەڕایتەوە بۆ خانووی کە لە ساڵی پەنجاکان تۆ یادەوەری هەستێکی زۆر خۆشم هەیە، چونکە ئەم گەڕەکە و ئەم خانوانە یادەوەری زۆری هەیە لە بن. من خۆم لەم گەڕەکە لەم خانووە لەدایک بووم و زۆر جاریشکەیم بۆ ناو بازار بەڕاستی ئەم بە بێریاتی ئەپەڕم یادەوەریەکانم بیرەکەوێتەوە. ئەم خانوەیەکێ بۆ لەو خانوانەی کە زۆر ینی توراس ئێستا وابزانم هەڵی گرتوتەوەوانێ و کرەخرەکراوە بەهین. بەڕاستی زۆر خۆشحاڵم و یادەوەری کە کۆنەکانم بیرکەوتەوە. لێرە ئێمە ماڵی ئێمە خۆم و دایک و باوکو براو خوشکەکانمان ئەژین. خانووەکەی خوار خۆمان ماڵی باپیرم بوو، ماڵی فەخریبەگی واسیبەک کە ئەوانیش لەوێەوە ئیتر ژیانێکی کۆمەڵایەتی زۆر خۆشمان هەبوو، نزیک بووین لە یەکەوانەیە. ئەم گەڕەکە گەڕێکی شێخان گەڕێکێکی زۆر کۆمەڵایەتی بوو، هەموو ماڵەکان لەگەڵ یەکتریا زۆر یەکتریمان خۆشەویست، زۆر هاتوچۆ هەبوو و تاکو ئێستاش هەندێکیان هەر لە پەیوەندیا ماوین. بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە تۆ منی هێنا بۆ ئەم یادەوەریان. دەستەکان خۆش بێ. دیارە خانۆکان هەرچەنە ماون خۆشبەختانە نەڕوخێنراون، بەڵام ئەبینین جارێ دەستکاری نەکراوە، نۆژەن نەکراوەتەوە، خۆزگە زوو نۆژەن بکرایەتەوە و پاک بکرایەتەوە لەم خۆڵ و خاشاکە و چاک بکرای بۆی لە ڕوخان بپارێزرێ. خانۆکەی ماڵی باپیرێت ماڵێکی تایە، بەڵام بۆ هیوای ئەم خانۆش چاک بری. ئەمە وێنەیەکی فەخریبەکی واسبەکی باپیرتە. بەڵێ ئەمە فەخریبەکی واسیبەک لێرە لە سلێمانی خۆی لە وەکوتم لەوانەوە هاتوون. باپیری باوکم دایکم عەفوو باپیری لەوانەوە هاتووە کە هاتوونەتە ئێرە لە پێشە لە ڕەواندز ئیشی هەبووە باپیرە. بدوای ئەوە هاتووەتە سلێمانی و لێرە چەند وەزیفەیەکی بووە، مدیر ناحیە بووە و مدیر ماڵ بووە و زۆر لە قەزا و ناحیەکانە مدیر ناحیە بووە. لە هەڵەبجە ماوەیەکی زۆر ماڵی لەوێ داناوە خۆی مدیر ناحیەی خورماڵ بووە. باپیرم یەکێ بۆ لەو کەسانەی کە لە گەڵ پیاماقوڵانی سلێمانیە لە هەمیشە لە ماڵی حەماغا کە ماڵی حەماغا خۆی دیوەخانی هەبوو، ئەو کاتە پیاماقوڵان هەموو کۆ ئەبوونەوانێ لەوێ. باپیرم یەکێ بوو لەو پیاوانەی کە هەمیشە لە ماڵی ئەشرافی شار و ئەم وێنەیەکی ننکتە خێزانی فەخریبەگە. ئەو مناڵانە شێن لەگەڵیان. ئەمە وێنەی ننکم ناوی عاتێخان بوو، عاتێ بەکر تاڵەبانی بوو لە کەرکووکەوە هاتبوو لەوێ هێنابووی و ئەم وێنەی ننکمان هەمیشە هەرجلی کوردی و ئەو سەروبەچە بەو شێوازە بەڵێ هەمیشە بەو شێوازە بوو هەتا ئەمری خۆی کرد. ئەوەی کە لەگەڵ یایەتی دایکمان کە تاقە کچێتی کچی تاقانەیەتی نۆبەرێشی بوو و خاڵمە فایق و لەگەڵ جەمال خاڵە جەمال. ئەمانە خاڵەکان من بێجگەلەوە دوو خاڵی کەشم هەبوو، خاڵم ئەنوەر فەخری مامۆستا ئەنوەرە ناسی، بەڵێ خاڵم ئەنوەر فەخری و خاڵم فایق فەخری کە ئەو کاتێک کە ئێمە لێرەیە بووین ما ئەوان هەردووکیان لەو خانووە لەگەڵ باپیرم ننکم نەما بوو لەگەڵ باپیرمە لەو خانووەیە ئەژیان. دەستەکان خۆش بێ ڕێز و خۆشەویستیشمان بۆ مامۆستا
ئەنوەر فەخری هەیە کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە خزمەتی کردووە. باس دەکەم. ئەمە وێنەیەکی دایک و باوکتە بێکەوە. بەڵێ. پێم خۆشە خۆت باسێکی باوکتە ئەمە بکەی. وێنەی دایکم و باوکمە کە هەردووکیان دوو کەسی زۆر ڕۆشنبیر و خوێندەوار بوون. باوکم مامۆستا بوو و مامۆستای ئینگلیزی بوو، بێجگەلەوەی کە مامۆستای ئینگلیزی بوو، ئینگلیزی زانێکی باش بوو. هەموو ساڵێک باوکم ئەڕۆی بۆ لوبنان، ئێمە مناڵ بووین، ئەڕۆی بۆ لوبنان، لە لوبنان جامعەی ئەمریکی هەبوو، دەورەی زمانی ئینگلیزی ئەخوێن لەوێ بۆ ئەوەی ئینگلیزیەکەی وە فۆنەتیکی ئەمریکی بەکار ئەهێنا. زۆر هەر وەفدێکی و هەر کەسێک بهاتایە بۆ سلێمانی بۆ لای مەسەریفی ئەوەختە پیان وتووە، باوکم ئەچوو تەرجمەی بۆ ئەکردن. باوکم زۆر ئینگلیزیەکی باش ێزانی، کەسایەتیەکی باش بوو، مامۆستایەکی جددی و لێ هاتوو بوو خوێندکارەکانی ئێستاش کە ئەمان بینن، یعنی حتا لە شیاکەت و قەڵافەتە، یعنی من چەند کەسێکم دیوە کە دکتۆرا و هینیان هەبوو کەموو جارەیان ئێمە جل لەبەرکردن و کراس و بۆین باخ لە باوکتەوە فێر بووین. ساڵانێک بەڕێوەبەری قوتابخانەی خالیدی بوو. بەڵێ دایکیشم زۆر خوێنەوار بوو. دایکم سێ زمانی ئەزانی، کوردی، عەرەبی، فارسی، تورکی، 4 زمان، ینی بێجگە لە کوردەکە خوێنەوەی تا شەشی ئەو کاتە تا شەشیانە خوێن. دایکمە تا شەشی خوێن، بەس دایک و باوکی لەبەرەوەی تاقانە بوو زۆر خۆشیانەوێت نەیان هێشتێ بۆ بەغابەوە دەورەی مامۆستایەتی، لەبەرەوە نەبوو بە مامۆستا، بەس هەمیشە خوێنەر بوو، هەرچی ڕیوایەتی عالەمی هەیە نەکڕێنەکان هەمووی دایکت زۆرە وێنەکانە دیارە. دایکم برایانە بۆ مامۆستا زۆر تێگەیشتنی ڕۆژنبیر بوو. ئەو کاتانە دایکم لە ڕێکخراوی وەکو ڕێکخراو خێرخوازی لێرە مەیتەم هەبوو، هەر سەر و ماڵی خۆمان بوو، عەلی مزەفەر مدیر بوو. هەموو دایکم وەکو لەگەڵ هەندێک لە ژنانی تر وەک ست شەفیقە سەعید لەگەڵ ئەوانە وەکو کۆمەڵگە هینێکیان پێکێ نابوو، لە هەموو ساڵێک 2-3 جار مەعرەزیانە کرد هینی خێرخوازی، پارە و شتیان کۆ ئەکردەوە بۆ ئەو مناڵانەی کە لە مەیتەمەکەیا بوون. زۆر ڕاستە. ئەمە ژوێنێکی دایکتە دیارە مام ساڵانی. ئەمە وێنەی دایکمە کە چوین بۆ سەیران، دایکم هینە لە دوکان گرتومانە، بەڵێ لەگەڵ هینە ڕۆحی شاد بێ. ئەم وێنەیە پێم خۆشە وێنەی باوکتی تایە، بەڵام ئەوانەی چێن لەگەڵ ئەو شوێنە؟ ئەمە وێنەی باوکمە، ئەوەی ناوەڕاست کە دانیشتۆ سدارەکەی لە سەرایە، ئەوە ئەو وەختە خەستەخانەی مەعاریف هەبووە. ئەمە دکتۆرێکی مصریە، دکتۆری ئەو خەستەخانەیە بووە. ئەم وێنەیەش وێنەیەشی زۆر کۆنی قوتابخانەی خالیدیەیە کە ئەو کاتە مامۆستا مەجید لێ بەڕێوەبەر بووە. بەڵێ ئەمە مەکتەبی خالیدیەیە، لەگەڵ مامۆستاکانە و لەگەڵ کارگوزارەکانە لە مەکتەبی خالیدیە ئەم ڕسمەیان گرتووە. باوکمیتیایە، باوکم لە پێشەوە عینەکەکەی. زۆر ڕاست. ئەم وێنێش کۆمەڵە کەسایەتی سلێمانی تایە، ئەگەر بیان ناسیتەوە باوکت لەو سەرەوە دانیشتووە لای چەپەوە. بەڵێ باوکم زۆر کۆمەڵایەتی بوو، لەگەڵ زۆر چینە، بە تایبەتی چینی خوێنەوار و مسەقف، بێجگە لەوەش هیوایەتی ڕاوکردن بوو، ڕاوەماسی و ڕاوی تر. هەموو پێنجشەمە جومعەیەک ئەچوو بۆ ڕاو، لەبەرەوە هاوڕێوهینی زۆر بوو لە ناو شار و لە دەرەوەی شار، هەموو جارێکە ئەڕۆشتن. ئەمانە وەڵاهی زۆر نایەن ناسمەوە بە تەواوەتی، بەس ئەزانم مامۆستا ئەو دوانەی تەنیشتی مامۆستا بوون، بەس ناوەکانیانم مەستە نازانم. دیارە لە دەرەوە چوون بە گەشت بۆ دەرەوە. ئەمە وێنەی کۆمەڵی کەسایەتی سلێمانیە. بەڵێ ئەمە وێنەی مامۆستایانی گەڕێکی مامۆستایانە. گەڕێکی مامۆستایان کە دامەزرا 6 بۆ 7 ماڵ بووین. ئەم 6 7 ماڵە هەمووی مامۆستا بوون، هەموو یەکتریمانەناسی وەکو یەک خێزان بەیەکەوە، هەموو بەیەکەوانە ئەین. ئەمە وێنەی باوکمە لە تەنیشتەوە حسێنی ساڵحاغایە، تەنیشت خۆعافویان کە لەگەڵ تەنیشت ئەو شێخ نووریە باوکی کاگاسۆ. بەڵێ ئەو مناڵە شەهید ئاگریە کە شەهید کرا. ئەوەی تەنیشتی کەمال براهیمە، تەنیشت کەمال براهیم باوکی یاسین خەلیل و تەها خەلیل و قار خەلیل، کاک خەلیلە. بەڵێ ئەوە شێخ کەریم باراویە، ئەوە کامەرانی برامە، شێخ قوتبەدینە و فایقی وێنەیەکی زۆر جوان و یادەوەریەکی جوانە. ئەمە دامەزرێنەری گەڕێکی مامۆستایان کە ئێستا پێ ئەڵێن قازی محەممەد. ئەمە دامەزرێنەری ینی بناغی ئەو گەڕەکە ئێمە بەم شێوەیە بوو. بەڵێ دیارە وێنەکانی باوکت زۆرە، من پێم خۆشە پچمە سەر وێنەکانی تۆ. تۆ لەم گەڕەکە لەدایک بوویت، لەم خانوەش لەدایک بوویت. ئەم وێنەیە تەسەوڕەکەم کۆنترین وێنی تۆ بێ کە لە سەربانی ئەم خانووی گەڕێکی شێخانەوە گیراوە. بەڵێ
ئەمە کۆنتترین وێنەی منە کە لە سەربانی ئەم خانووە طبعاً سەربانەکەشی خۆش بوو بەڕاستی ئەو سیاجە ئێستا بینن کە تۆزێک ئاساری ماوە سیاجێکی جوانی هەبوو قاڵدرمەیەک هەبوو لێرەوە هەندسی جوان دروستکراوی خشتی ئەو ساڵانە بڵێ لێرەوە قاڵدرمە هەبوو ئەچوو بۆ سەرەوە بۆ سەربان و دەرگایەکشی هەبوو ئێمە لە سەربانی ئەم خانوە گیراوە ئەوە عمری ساڵونی و شتی وایە وازە وێنێکی جوانە تا ئێستا پاراستوتە ئەم وێنێش پێما بێ هەر سەربانی خۆمانە لە سەربانە لە پاڵ سیاجەکەیان ئەوە دایکمە ئەوە میوانێکی هاتووە نازانم ئەوە هینا ئەوەی تەنیشتی گوڵاڵی خوشکمە ئەوەی کە لە خواریشەوە لەسەر باگردێنەکە دانیشتۆ چنووری خوشکمە ئێوە چۆن خوشک و براون مامۆستا ئێمە دوو برا و چوار خوشک ئەم وێنێش پێمە بێ هەرنا ئەم خانووە بەردەمیشێک لەم پەنجەرانەیە بەردەمی ئەو پەنجەرانەیە بەڵێ ئەمە سنووری خوشکمە لەگەڵ منە لەگەڵ دایکما دانیشتوین لە بەردەمی یەکێ لەو پەنجەرانە زۆر ڕاست ئەو کاتە ئەوە تارمە بوو یعنی پێمانەوە هەیوان ئەم وێنێش پێما بێ ئەم شوێنێک ئێستا ئێمە لێوەستاوین بەڵێ ئەمە ئەوە لەوێوە ها ئەو خاڵمە کاکە جەمالە ئێتە ژوورەوە ئەو ڕوێنەیە ئەوەی دواوە خاڵۆژنمە فەزیلی ناوبوو فەزیلە حەسەن ژنی کاکانوەر ئەوەی تەنیشتیشی کاکانوەرە خاڵم پێهر پێمانەوە کاکانوەر بەڵێ مامۆستا ئەنوەر فەقری مناڵەکانیش چنوورە و منم لەگەڵ هاوڕێ و ڕێبوار کوڕە کوڕی خاڵەکانم ئەمە سەربانی ئەم خانوێ بەڵەوانە چێن ئەمە چنووری خوشکمە نەوڵ ئاشتی و گوڵاڵی خوشک من لەگەڵ دایکمە لەگەڵ ئەو ژنش خاڵۆ ژنمە مناڵەکەی بە باوەشەوە ئەم وێنەیە کوێیە مامۆستا ئەم وێنەیە ئەم خانووەیە ئەو ئێرێ ئەو کاتەوەکو پێم وتی نیوەی ئەم تارمەیە کرابوو بە خەڵوزانیان پێوە شوێنی دار و خەڵوز بوو لە ماڵا و کەتە کە هین بوو ئەوە ناو ئەو دەرگایەیە کە گیراوە ئەوە هەمومانین بەیەکەوانێ خێزانەکە دایکڵەکان هەمووتان بێکەوە بەڵێ لەگەڵ وێنەکانی ئەم گەڕەکەم خانۆ زۆرن بەڵام پێم خۆشە دوایین وێنە کە ئەمێ پیشانی بەم لە بەرنامەیە ئەو وێنێ تۆ لێرە کەماڵتان لەم گەڕەکە بۆ چیتە باخچەی سلێمانی بەڵێ ئەو کاتە باخچەی سلەیمانی لە لای مزگەوتی گەورە بەرامبەر مزگەوتی گەورە بوو سد لوتفیە مدیرە بوو لوتفیە قەفتان لەوێ لە باخچەی ئەو کاتی لە باخچەی ئەمە لە باخچەی سلەیمانی لە کاتی گۆرانی وتنا لەسەر مەسرحین کامیان توی مامۆستا ئەوەی سەرپەڕ منم یەکەم دانە لە سەرپەڕەوە ئەمە شەر دارە باخچەی سلێمانی کۆنتترین باخچەیە بەڵێ کۆنتترین باخچەیە لە سلێمانی و ئەو کات زۆرێک لە کەسایەتیە بەڵێ گەورەکانی ئەم شارە هەر بەڵێ ئەو تەنها ئەو باخچەیە هەبوو کە هیم بوو ئەمە بە باخچەیە ئەو کوڕانە ناناسمەوە بەس ئەو کچەی تر کە لەگەڵ مایە ئەو هینە ئەوە شەو بۆ خانە خۆ عەفویکە شەو بۆ خانی ژنی کاک حەمەد چاوشین عەفویانکە ئەم وێنێش لەلایە پێم خۆشە بچکە هەرهی ئەم خانوێە وێنەکە مێژووی ئەگەڕێتەوە بۆ 15/1958 گوڵاڵە و هێرە و چنوور و ڕێبوار وێنێکی زۆر جوانە بەڵێ ئەمە هەر سێ خوشکەکەین من و گوڵاڵە و چنوور ئەوە ڕێبوارە کوڕی خاڵە فایقمە لە باوەشایەتی ئەو تارمەیە ئالەوێ دانیشت بووین وێنێکی جوانە دەستەکان خۆش من پێم خۆشە بێکەوە پیاسەیەکی گەڕێکی شێخانەکەین بەیادی جارانە و دواترەچین لە شوێنێکی تر دانیشین کۆمەڵە یادەوەری تر باسەکەین دەستەکانە خۆش دەستەکانە خۆش بێت بەڵێ مامۆستا دیارە باوی کە چوینە گەڕێکی شێخان و خانۆکەی ماڵی باوکت و ئەوەی ماڵی باپیرت کۆمەڵە یادەوەری و وێنێ و کاتەمان باس کرد پێم خۆشە بچمە سەرەوە خۆناغی کە تۆ لە دوایەوەی کە باخچەی سلێمانی تەواوەکەی ئەچیتە قوتابخانە پێما بچیتە قوتابخانەی عێراقیە بەڵێ یەکەم قوتابخانەی سەرەتایی کە چووم قوتابخانەی عێراقیە بوو لەوێ هەر 6 پۆلەکەم بە سەرکەوتووی بڕی دوای قوتابخانەی عێراقیە چو ئامادەی سلێمانی هەبوو لە 1 تا 5 تیا بوو ئەو کاتە لە لای مزگەوتی گەورەوە بوو
لەوێش فترەیەکی زۆر کەماینەوە بیناتازەکەی کە ئێستا لای سەقبرانەوە عادادەیە کچانە چوینە ئەو قوتابخانەیە ئیتر لەوێ بەردەوام بووم هەتا ئامادەیشم تەواو کرد. یان تۆ لە شێخانەوە بە پێچی بووە بێ دوایش چوونە مامۆستایە بەڵێ. چۆن هاتو چۆتەکرد بۆ سەرکاری؟ وڵا بە پێ هاتوو چۆمانە کرد. بە پێ هاتوو چۆمانە کرد بە بەردەرکی سەرایە ڕۆشتین بۆ سابوونکەران لەوێ بە کۆڵانی قەزازەکانە ئەچوین بۆ مەکتب. کاتشمان هەبوو لەو سەریش بە عینی شێوە ئەگەڕینەوە. ئەو کاتە سیارەشت زۆر نەبوو پاس نەبوو کە خەڵک هاتوچێ پێ بکە هەرمووی بە پێ ئەڕۆیشت. زۆر ڕاست. ئەمە وێنەیەکی تۆیە؟ بەڵێ. پێم خۆشەوی ئەو قۆناغەی ئەو تەمەنەی مناڵیتە. ئەمە تەمەنی گەنجێتیە کە هینەمە لە گەڕێکی مامۆستایان بووین. لە گەڕێکی مامۆستایان هەموو ساڵی دوسێ جار بە جەماعی چووکە کۆمەڵی ماڵ بووین کە هەموو مامۆستا بوون و بەیەکەوە چوین سەیرانمانە کرد هەتا دوسێ لۆریانە گرت. ئێوە لە دوای گەڕێکی شێخان چوونە مامۆستایان؟ لە دوای شێخان چوینە مامۆستایان ئەمە لە دوکان گیراوە لە ناو سەر ئەلای ئاوە. ئەمە ژوێنێت و کۆمەڵێک لە هاوڕێکان ئەمە بەڵێ ئەمە لە پۆلی چواری ئامادەی یابووین لە چوین بۆ سەیران چوین بۆ کەرکووک ئەفو بۆ معمەلی بۆ شەریکەی نەوت لە ڕێگاش لامانە ئەمە لە ڕێگا لەگەڵ ڕەفیقەکانم ناسکو لەگەڵ باسیمە و لەگەڵ خۆمم. وێنێکی جوانە پێما بێ ئەمە شەر ئەمەش هەر عینی بەڵێ هەر عینیینە ئەمە ڕووناک عارفە خۆمم گوڵاڵە عەمبەر لەگەڵ چیمەن ساحب قڕان ئەمەش هەر لەو سەفەرەیە بوو. ئەمە شەر بە جلوبەرجی قوتابخانەوە. ئەو خاتونە کێ لەگەڵتانە مامۆستا؟ ئەو خاتونە کارگوزار بوو لە مەکتەب کارگوزارەکانمان زۆر خۆشەوی زۆر ڕێزمان لێگرتن ئەمە مەهاباتی شێخ لەتیفە ئەمە ڕاستەوە بەڵێ کارگوزارەکەمانە سوعادی ساڵحی زەریفیە ئەمە خۆمم ئەمەش ناوی ناسک بوو. ئەمانە هەموو لە یەک کۆلا زۆر جوانە و یادگاریەکی زۆر خۆشە بەڵێ هەمویان هاوڕێی دێرینی خۆبن. ئەمانە هەمویان لە عێراقیەوە بەیەکەوە بووین بەڵێ بەیەکەوە بووین لە عێراقیەوە ینی لە سەرەتاییەوە هەتا زانکۆمان تەواو کرد. ئەم وێنەیە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 2 ساڵی 67. بەڵێ ئەمە خانوەکەی خۆمانە لە مامۆسایان کە بووین ئەمە دایکمە ئەمەش خۆمم ئەمانەش کوڕی عەلی مزەفەرن هەر هاوڕێی ینی خێزانەکەمان بوون و ڕەفیقی باوکم عەلی مزەفەر مدیری مەیتەم بوو ئەو وەختە مەیتەمێکە بوو لە شوێنی لای هۆڵی هونەر تۆزێ لەملاوە ئەمە هاتبوونەوە چوونە بەغا دانیشتن بە سەردان هاتبوونەوە بۆ لامان ئەمە ئەوانە. ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە لە وێنەی ئاهەنگیشی سلێمانیانەی ئەو کاتەیە بەڵێ گەنج و پیر و مناڵ هەموو تێکەڵن. ئەمە ئاهەنگی نیشانەکردنی سنەوبەرخانە بۆ دکتۆر تەییبیدان. ئەوە من و پەروین ڕەوف کە لە ئاشتی لەگەڵما بوو ئەمانە دەهین بوون بانکرابووین ئەو کاتە ئاهەنگ و نەکان لە ماڵەوە ئەکرا ئەمە لە ماڵەکەیانە بوو بەس ئێستا و ماڵانە نەماوە بەداخەوە. ئەمە ژوێنێکی خێزانی ئێوەیە مامۆستای خۆشەویست مامۆستا ئەنوەر فەخری لە ناوەڕاستە دانیشتو. ئەمە هەم وێنەی خاڵمە ئەنوەر فەخری لەگەڵ چنووری خوشکمە لە تەنیشتەوە هاوڕێ کوڕی خاڵمە فەزیلە خان خوا عەفویکە خاڵۆژنم لەگەڵ کاروان و پەری ئەمانش مناڵی کاک ئەنوەر بوون. ئەمە لە سەیرانێکە بەڵێ لە دەرەوە وابزانام دوکانامیش. ئەم وێنێ ژوێنێکی خێزانی ماڵی ئێوەیە لە ماڵەوە گیراوە. بەڵێ ئەمە خانوەکەی مامۆستایانە ئەو کاتە علاقات و هاتوچۆ زۆر خۆش بوو لە بینی خزمەتیە هەموو پێنجشەمە و جومعەیە هەر پێنجشەمە و جومعەیە لە ماڵێکێمانەوە بووین. ئیتر چێشت لێنراو نانە خوراوشە و تا درەنگ و بەیانی جومعەش نانیوەڕۆی نانی نیوەڕۆ ئەخرا اینجا ئەڕۆشتینەوە. ئەمە ماڵی خۆمانە ئەمە خاڵۆژمە خواعفویکە نەسرین ئەمە خێزانی فایقی خاڵم بوو ئەوە باوکمە خواعفویکە ئەوانش مناڵەکانین هەمومان ئەمە ڤیانە و ئەمە کانیە کچی کامەرانی برامەوە بزانام. وێنەیەکی جوانە بەڕاستی. ئەم وێنەیە ژوێنەی دیارە هەر ئاهەنگێکە تا دڵخۆشن و چۆپڵە لێن. ئەوە مناسبەکە چییە؟ ئەمە وێنەی نیشانەکردنی ئاشتی خوشکمە بۆ لیوا خۆشەویست. بەڵێ ئەمە خۆشەویست هەم خزمە
لەگەڵ ئاشتیا کە نیشانەیە کرد لە ماڵی خۆمان لە خانوەکەی مامۆستایان ئەوە خۆمم لە تەنیشتیەوە چەپڵە لێم ئەوە ڕووناکی خوشکێتی خۆعافویکە ئەمەش پورەتی خۆعافویان وێنەیەکی جوانە بەڕاستی وێنەیەکی زۆر جوانەوە یادەوەریەکی بەڵێ بەتەئکید ڕێز و خۆشەویستیمان بۆ لیوا خۆشەویستی خۆشەویست خۆشبی یاخوا دیارە تۆ لە دوای ئەوەی کە ئامادەی تەواوەکەی بەڵێ ئەچیتە زانکۆی سلێمانی سلێمانی جا زۆر حەزت لە بەغا بووە ئەرەوە. چیتە زانکۆی بەغدا بەڵام ئەو جامع- ساڵە زانکۆی سلێمانی لێرە ئەکرێتەوە بەڵێ. تۆژە چیتە زانکۆی سلێمانی ئەچمە زانکۆی سلێمانی بەڵێ کۆلیجی علوم زانست لەوێ ئەو ساڵی ئێمە کە ینی بیدایەت کولیەکان لە سنفی دووە جیاکرایەوە بەشەکان یعنی کولیە علوم سنفی یەکی هەموو عام بوو بەشەکان. ئەوم بڵێ لە سنفی دووە بەشی کیمیام هەڵبژارد و بەشی کیمیام تەواو کرد لە زانکۆی سلێمانی شیمیا زۆر حەزم لێ کرد اینجا خۆی بە ڕەفیقیش ڕەفیقەکانمان هەمووی کە زۆر گرروپ بووین و ڕەفیق بووین هەموو بێ تقریبن من و هەتا و هین هەموو ئەو بەشەمان هەڵبژارد و زۆر خۆش بوو زۆر ئێوە ساڵانێک لە گەڕێکی مامۆستایان بوون بەڵێ من پێم خۆشە هەندێک وێنەی گەڕێکی مامۆستایان پیشان بین پێشەوی بچمە سەر قۆناغی زانکۆت هەروە. ئەمە وێنەیەکی سەیرانی گەڕێکی مامۆستایانە بەڵێ کە دیارە هەموو خێزانەکانی هەمان گەڕێک بێکەوە چوون بۆ سێران بەڕاستیەوە یادەوەریشی زۆر جوانە ئەمە گەڕێکی مامۆستایان وەک خێزانێکی گەورەوە بوو پێنج شەش ماڵی مامۆستا لە پێش بێ ئەوڵ کە دروست بوو ئارزەکە خرە ئەو خەینیرا بە مامۆستایان ئیترێمە پێ شەش ماڵ بەیەکەوە دروستمان کرد هەرو پێ شەش ماڵی تیا بوو ئیتر دەور و پشتەکەی هەمووی چۆڵ بوو خواریشەوە کە ئێستا پارکی ئازادیە ئەوە حامیە بوو حامیە عسکەری بوو ڕێگاشی نەبوو ڕێگاکەشی قوڕ بوو یعنی لە جادەی قەناتەوە کە بهاتی تا ئەو خانوانەی ئێمە دیار بوو هەمووی چۆڵ بوو ئەمە ئەم وێنەیە ئەمە شێخ نووریە خواعافویکا باوکی کاگاسۆ ئەوەی کە لە ناوەڕاست ئەوەی ناوەڕاست دانیشتەوەی پشتەوە خۆمم ئەوانە ئەوە پەیمانە لە دوورەوە پەرژینە چنووری خوشکمە لەگەڵ ئەمە ژنی برای شێخ نووری بوو ئەو ساڵانە لە مامۆستایان زیاتر لەگە خاتوو پەیمانی شێخ نووریە هاوڕێ بوون بەڵێ ئێمە هەر پێش ئەوەی پشتینە مامۆستایان یعنی لەبەرەوەی باوکم زۆر لەگەڵ شێخ نووریا زۆر ڕەفیق بوون باوکم و شێخ نووری و حسینە فەنی ئەم سیانە زۆر بەیەکەوە ئێستا پێڵێن بێست فرێندی یەک بوون. ئیتر ئێمە هەر ئەو کاتش پێش ئەوەی پشتینەوەی علاقەمان هەبوو هاتوو چۆمان هەبوو کە چوینە ئەوەی تر نزیکتر بووینەوانە بەیەکەوە پەیمانیش لەگەڵ مابوو لە عدادێ بوو ئیتر بەیەکەوە بە پێ ڕۆشتین بۆ لە مامۆستایانەوانێ ڕۆشتین بۆ عدادی کچان تا چەند هینێک ڕێز و خۆشەویستیمان بۆ پەیمانخانێ دیارە ئێستا لە ئەمریکا خێزانی بەڵێ خێزانی عومەر هەڵمەند هاوسەری مامۆستا عومەر هەڵمەند بوو ئێستا پێم وابێ هەموو ئەرشیڤەکەی مامۆستا عومەر لای پەیمانخان و مناڵەکانە بۆ هیوای کە وەرشیفە بپارێزرێ پەیوەندێکی پێ خۆستایەتەوە جاروبار بۆ هیواین کە بتوانین ئەرشیفەکە بپارێزن ئینشاءڵڵا ئەم وێنەیەش وێنەیەکی هەر گەڕێکی مامۆستایان عباسی تێ عباسی ئەمە عباسی تۆفیق شلک بەڵێ هاوسەری نەجات خان بوو خواعافویکە ئەوە گۆرانە کوڕی حسینە فەنی ئەمری خۆی کردووە ئەمە قار خەلیلە ئەمە شێخ قوتبەدینە ئەمە فەخری خانە خێزانی قار خەلیل بوو ئەوە چنووری خوشکمە ئەوە خۆمم پەیمان پەرژین ئەمەش ئامۆژنەکان ئەمەش هەر یادەوەریەکی خۆشی مامۆستایان و بەڵێ ئەمەش جوانی خوشکیانە جوان خوشکی بچووکی کاگاسۆ ئێستا پەیوەندیتان ماوە لەگەڵ خێزانە کۆنانە بەڵێ ساڵانێک لە زانکۆ بووی 4 ساڵ لە زانکۆی سلێمانی بوویت لە بەشی کیمیا دیارە وێنەی زانکۆت زۆر هەیە وێنەی زۆر جوان و کوالیتین ئەمەیەکە لە وێنانەی کە لە زانکۆ بوویت ئەمە وێنەی خۆمە لەگەڵ خاڵێ خۆش بوو دکتۆراشی هێنا دکتۆرە دولبەر ڕەشیادە لە ڕەوەکە ئەمری خۆی کرد بەداخەوە دولبەر دیارە و کاتە کولیەکان کەم بوون کولی هەندەسە و کولی علوم و ئەو کاتە جامعەی سلێمانی هەر زۆر بچوو بوو ئەو بینایە بۆ خەستەخانە و شتیواوە بزام کرا بوو ئیتر کە وەرمان گرت ینی ئێمە هەرسێ کولیەکە هەندەسە و علوم و زراعە بەیەکەوە بەتەناو ینی هینمانە کردەوە ئەمانەکە لە قاع و شتەکانی قاعی کەم بوو ئەمە وێنەی منە خۆم و هەتاوین لە بەردەمی مەدخەلی جامعەی سلێمانی ساڵی یەکەمە
یەکەم ساڵی زانکۆمان مامۆستا هەتا و مامۆستا هەتاو طبعاً لە زانکۆ هەتا ئێستاش بەردەوامین کە هاوڕێی خۆشەویستیمان بۆی هێبە خۆش بێ. ئەم وێنەی بیناکۆنەکەی زانکۆی کە باست کرد بەڵێ بەڵێ ئەوە بیناکەی سەرەتاکانی دروستکردنی سەرەتای زانکۆی سلێمانی ئەو بینایەتیا بوو ئەو بینایە بوو کە ئێمە دەوامانتیا کردو ئەو هەر دیسانەوە خۆم و لەگەڵ ست هەتاوین. ئەم وێنەیە ژوێنی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتان ینی ستایلی جلوبەرگی و کاتانی خوێندکارانی زانکۆ سلێمانی بەڵێ ئەمە لە ساحەی یاریکردنی زانکۆبوون یەک ساحە هەبوو کە هین بوو ئیتر کورسیان دانا لەوێ ئەو کاتە بۆ کچەکان لەسەر کورسی دانیشتین و کوڕەکان و مامۆستا پیاوەکانوان لە دوا بە پێوەستان ئەمانە خۆمانین ئەوە دیسانەوە دولبەرە ئەوە ناوی مەهدیە بوو لە کولی هەندەسە بوو ئەمەیان خۆمم ئەمە کچێکی عەرەبی و ڕەفیقم بوو فەوزیە ساڵح نەجەف وێنەیەکی زۆر جوانە. ئەم وێنەیە 1970 گیراوە ئەین تەمەنی وێنەکە 53 ساڵە تۆ لەگەڵ هاوڕەکانت لە یانەکەی زانکۆی سلێمانی دانیشتون. بەڵێ بە هەموو کولیەکان یەک یانەمان هەبوو ئەچوین لە کاتێک کە بە فەراغمانە بوو دەرسمان نابوو لەوێ دانیشتین ئەمەش کۆمەڵی ڕەفیقی ئەو کاتێ. ئەمەش ئۆتۆمبیلی مۆدێلی ئەو ساڵانە کە لە زانکۆ بوون. بەڵێ ئەمە ئۆتۆمبیلی مامۆستایەکمان بوو لە کەنەداوە هاتبووە هێنابووی بە دڵمان بوو چوین ڕستمان لەگەڵا گرت ئەوە منم لەگەڵ دڵخواست لەگەڵ سروەی ئەحمەی مەحمووبەت. بەڵێ ئەم وێنەیە جارە تۆ لە بەشی کیمیا بوو ئێمە تاقیگەی بەڵێ ئەمە تاقیگەی کیمیایە خەریکی تەجروبەکانین منم لەگەڵ دولبەر خوافویت. ئەم وێنەیە وێنەی تۆ یەکێک لە هاوڕەکانتن بەڵام ئەوی سێرم لێ ستایلی قژی ئەو هاوڕێتە قژی کورتە دایم ئێستا شەروە ئێستا هەر پیاوانەی بڕێ بەڵێ ئەوە سروەی ئەحمەی مەحمووبەگە ئێستا لە لەندەنەژی ئەوەشیان خۆ زۆر جوانە ستایلی جوان و ستایلی ئەو کاتانە بەڕاستی زوربەی ئەو شتانش بەڕاست من زوربەی خۆش بەنسبەت خۆمەوە خۆمەم دووری جلەکانمە کاتەشتی حازری ئەوە نەبوو زوربەی خۆمانەمان دووری بوردە هەبوو لەسەر بوردەمان کرد. ئەم وێنەیە ساڵی 1970 دیارە لە شانۆی ئامادەی سلێمانی کۆمەڵێک لە کچانی و کاتە بەجلی کوردیەوە هەڵەپەڕن شکریەخانیش سەرچۆکەکەی بۆ گرتوون. ئەمە یەکەم ئاهەنگی زانکۆی سلێمانی بوو ئەو کاتە زانکۆی سلێمانی هۆڵیتیان نەبوو ئاهەنگی تیا بگەڕێ لە هۆڵی ئامادەیی سلێمانی کوڕان هۆڵێکی هەبوو بۆ هەموو بۆنەوینەکان ئەوە بەکارەهات ئەمە ئێمەین ئەمەش شکریە سەرچۆپیە دڵخوازە هەتاوە ئەویان نانبینم زۆر بەهین ئەو مەهدیەیە وابزانم ئەوەی تریش خۆم ئەخیر وێنەیەکی زۆر جوان و ڕێز یادگارێکی خۆشە. ئەم وێنەیە وێنەی دیارە کۆبنەوەیە کە لە زانکۆی سلێمانی کۆمەڵێک لە خوێندکاران و کەسایەتیەکانی و کاتی تایە و شەهید دڵشاد مەریوانیش لە بەشێکی ڕسمەکە دەرکەوت. بەڵێ ئەمە دوایی قاعەیەکیان بۆ دروست کردین ئەوەڵجار دروستیان کرد سووتە دوایی دروستیان کردەوە ئەمە ئەوەڵ قاعەیەکە لە جامعەی سلێمانی دروست کرا بۆ بۆنە و کۆبوونەوەکان بەڵێ ئەمە هەموو خوێندکارەکانی ناوچ مناسبەیەک بوو. واللهی ئێمە هەموو مناسبەکان بەڕاستی ئەو کاتە کە ئێمە لە زانکۆی سلێمانی بووین بەڕاستی زۆربەی مناسبەکان مناسباتە کوردەکان بوو. یعنی ئێمە ڕاستە کە ئەو وەختە حیزبی بەعس و ئەوانە لەسەر هین بوون داهاتنە پێشەوە بەس یەکێتی قوتابیانی کوردستان ئەو کاتە زۆر باڵا دەست بوو لە هینەکە. زۆر ڕاست ئەمەش وێنەیەکی تری هەر ناو زانکۆی ویشێک لە کۆبوونەوە ئەمە سەری ساڵە حەفلەیەکی سەری ساڵ حەفتی سەری ساڵی یەکی یەک خێزانی بوو یعنی خێزانی خۆتانە بردیان. بەڵێ تر هەر کەسە لەگەڵ خوشک و برا و میوانی خۆی ئەڕۆشتن. ئەم وێنێت و کۆمەڵێک لە هاوڕەکانتن ئەوە چیە لەگەڵتان دانیشتووە؟ ئەوە ڕۆژنامە نووس کوڕێک بوو تەلەبە بوو لەگەڵمان هەم ڕۆژنامە نووس بوو ئێمە دانیشتبووینمانەکرد هات وەکو مقابلە لەگەڵمانە سوئالیە کرد کە شت بووین کە ئەمە ڕۆژنامە نووس بوو وەبزانام ناوی عەلی بوو. ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە با بڵێن کامپە کۆنەکەی زانکۆی سلێمانی و لە کاتی بەفربارینە. بەڵێ ئەمە منم لەگەڵ سروە
ئەحمەی مەحموبەک لەگەڵ بەهرەی حەمە ساڵحی قەشان ڕەشی قەشان وێنەیەکی جوانی و کاتەیە بەڵێ ئەم وێنێش دیارە 1969 تازە زانکۆی سلێمانی کراوەتەوە ساڵێکە بەڵێ دیارە کۆبوونەوەیە کە پێم خۆش بزانم ئەوانە چیەنەوەی کە لیان ئەناسی و مناسبەکە ئەمە بەڵێ ئەمە مناسبەکەمە یاریە ئەچون کچان و کوڕان ئەچون بۆ سەیری یاری ئەمانەی پێشەوە مامۆستاکانمانن ئەمە دکتۆر ئێستا دکتۆر شێرکۆی ناوە ئەمە دکتۆر عونیە و ئەمە دکتۆر شیروانی مفتیە اینجا ئێمە ئەوە من خۆمم ئەوە ست بێگەردە مامۆستاوی معیدە بوو ئەوە لوتفیەیە سلێمان ئەمە لەیلایە فەوزیەیە لەگەڵ وێنەیەکی زۆر جوانە وێنەیەکی زۆر جوانە سەری یاری ساڵانێکی خۆشتان بەسەر بردو لە زانکۆی سلێمانی لەگەڵەوە خۆشترین مەرحەلە بوو لە ژیانمانە زۆر خۆش بوو لەگەڵ ئەو هاوڕێیانە هەموو زۆر گونجاوین و بەیەکەوانێ خۆشبەختانە تا ئێستا خۆشمان یانی وەرە دنیا زۆر بەسیط بوو ئەو کاتەشتی هین نەبوو بەس خۆمان وەزعی خۆشیانەکەمان خۆش کرد ڕاست بۆ خۆمان خۆشبەختانە ئەو هاوڕێیانە لە زانکۆ دواتریش لە مەرحەلەی مامۆستایەتی لە ئیدارە و وەکو سەرپەرشتیاریش بێکۆ بوو و ئێستش لە ڕێکخراوەکان بێکۆین لە ڕێکخراوەکانە ئەرەوەڵا هاوڕێی بۆ فایان زۆر خۆشە ساڵ زیاترە بێکۆ بەڵێ 50 ساڵ زیاترین هاوڕێمان هەیە لە یەکی لە ئێستمەهابات و لەگەڵ سوعادوان لە ابتیدایەوە بەیەکەوە و هەتا ئێستاش ئەم وێنەی ڕۆژی دەرچوونتە لە زانکۆی سلێمانی وێنەی یادگاری جوانە هەموو کەس ئەم وێنەی هەیە ئەم وێنەی لە ئامادەی شیرینیش هەڵواسرا بوو وەکو یەکێک لە بەڕێوەبەرەکانی وەکو لە بەڕێوەبەرەکانی بڵێ ئەمە وێنەی تەخەڕوجە کە ئەو کاتە ئێمە بەڕاستی زانکۆی سلێمانی جگار هین نەبوو حەفلە شتیان بۆ نەکردین بەس خۆمان چوین لە ستۆدیۆ هونەر جلەکان هەبوو لەبەرمان کرد و ڕەسممان کرد پێوە وێنەیەکی جوانە لە دوای ئەوەی کە دەرئەچی مامۆستا پێشەوەی دابمەزرەی وەکو مامۆستا لە 74 پێشەوە ماوەیەک لە کارگەی کارگەی چیمەنتۆی سەرچنا لە مختبەرەکەی بینی باوکم وەزیفەیەتەوەنی ڕەفیق قوشتی لەوێ ینی شاغیر هەبوو لە مختبەرە وتیانە بۆ ئەم کیمیایە مختبەرات باشە چووماوێ کە چووماوێ زۆر بە دڵم نەبوو شەفتی تیابووینی بۆ لە بۆ ژنانیش نەبوو بەس ئێتر دوایی چوون بۆ بەغا لەوێ لە مەجلیسی خدمە هەبوو مقابلەم کرد یەکسەر دایان نام بۆ سلێمانی کە دایان نام بۆ سلێمانی هاتمەوە سلێمانی لە ئەو کاتە خوعفوی کاغەفوری مەلاعەلیکەم خزم و ڕەفیقی باوکمش بوو ئەو مدیری تەربیە بوو یەکسەر کە چوون بۆ لایوتی تۆ کیمیای وەرە ئەنێرم بۆ سانەوی ئاشتی ئیتر نیان نردم بۆ دەرەوەی شار لە سانەوی ئاشتی دەست بەکار بوو دواتر ئەو قۆناغە باسەکەین بەیەکەوە پێم خۆشەچین بۆ ئامادەی شیرین ساڵانێکی زۆر لێو بەڕێوەبەر خزمەتی کردووە ئەو یادەوەریانە لەوێ باسەکەین بەس لە دوایین بەشی ئەم بەشەی بەرنامەکە پێم خۆشە باسی ئەو بکەم کە جەنابەت ساڵی چەند هاوسەرگیریت کرد ساڵی هەشتا و حەوت لەگەڵ چیە؟ لەگەڵ دکتۆر عەبدوڕەحیم حوسێن عەلی ڕەحیم هەر خۆم پێڵم ڕەحیمی ئەو عەبدەی لێکم دکتۆر عەبدوڕەحیم دیارە بەڵێ جەنابیش ڕەنگە بیناسی لە جامیعەی سلێمانی بوو ئەندازیارێکی بەناوبانگ و جێدەستی دیار بەڵێ ئەو کاتە کە من شوم پێکرد لە جامیعەی مووسڵ مامۆستا بوو لە زانکۆی مووسڵ ئیتر لە ڕێگەی کچی برایەکیەوە کە تەلەبەم بوو ئەو بۆی هەڵا بوو تۆ مدیری شیرین بوو ئەو کچەش تەلەبەم بوو ئەو بۆی هەڵا بوو ئیتر هاتە پێشەوە هات بۆ مەکتەب بۆ بەڵێ ئەوڵجار هات بۆ مەکتەب بۆ لام لەوێ یەکتریمان بینی یەکەم جار دوای ئەوەی کە یەکتریمان بینی ئیتر دوایی هاتنە ماڵە ڕێز و خۆشەویستیمان بۆ دکتۆر هەیە ئەم ماوەیە باری تەندروستی گیر نەبوو بۆ هیوای باری تەندروستی بەرەو باشتر بڕوا ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە کاک دکتۆر خزمەتێکی گەوری کردووە لە بواری ئەندازیاری ساڵانێکی زۆر ئەندازیاری تەلارساز بۆ مامۆستا بووە لە بەشی تەلارسازی بەڵێ ئەو هێنایەوە سەر پێ و نەیهێشتا بخرێت ئەمە وێنەیەکی دکتۆر عەبدوڕەحیمە ڕێز و خۆشەویستیمان هەیە بووی دیارە دکتۆر عەبدوڕەحیمێکێک بوو لەو خوێندکارە کوردانی کە لە ناوەڕاستی شەستەکان چۆتە دەرەوە لە دەرەوە خوێنێتی لە یوگۆسلاڤیا جاران ئەمە وێنەیەکی تۆ دکتۆر عەبدوڕەحیمە ئەمە بەڵێ بەیەکەوە ئەو یەکەم ڕسمە بەیەکەوە گرتمان کە چوین بۆ دوکان
سەرەتاکان یاوسەرگیری بەڵێ، و بەڵێ، کۆتایی بەڵێ، هەشتاکانە بڵێ. بەڵێ بەڵێ کاتی دەستگیران ناری. بەڵێ چەند مناڵتان هەیە لەگەڵ دکتۆر؟ دوو مناڵمان هەیە کوڕێک و کچێکە. ئەمە وێنەی تۆیە دیارە لەگەڵ بەڵێ ئەمە ساڵی 96ە 95 عفو 95 ڕەحیم ڕۆی بە هین وەرگیران لە لیبیا بۆ لیبیا. ئیتر من هاتمەوە سلێمانی ئەمە مەکتەبی چوارچرایە لە چوارچرا داوامەکرە مەش مناڵەکان من ئەمە ئاڵەیە ئەمەش میرە ساڵێک لێرە بووم دوای ساڵێک اینجا ڕۆشتم بۆ لیبیا. باسی ئەو قۆناغەمان نەکرد تۆ لە 1996 پێما بێت تا 2001 تا 2001 لە لیبیا ژیاوە بەهۆی ئیشی ئەو کاتەوە زعفین بوو ئێمە لە مووسڵ بووین و جیابوو بۆ ینی دوو سەیتەرە بوو هات و چۆشتمان ئیتر لەوێ قبوڵی بۆ هات لە لیبیاوە چوو بۆ لیبیا ئیتر ئەو خۆی ڕۆی ساڵێک ماڵشتی بۆی 5 ساڵ گوزەرانتان چۆن بوو لەوێدا لە غەریبایەتی ئێمە غەریبایەتەکە زۆر ناخۆش بوو من کە چووم لە بەڕاستی پاش بە بەرگەی 3 مانگم نەگرت تووشی هۆمسیک بوو یانی بەس چاک بوومەوە دوای ئەوە زۆر خۆش بوو ڕاهاتین چونکە میلەتێکی باش بوون زۆر احترامیان نەگرتین زۆر ڕێزیان لێگرتی خۆشم زۆر تێکەڵیان بووم لەگەڵیان زمانەکەیان فێر بوو پێما بێ مناڵەکانش لەوێ گەورە بوون و چوونە مەکتەب بوو ئەمە وێنەیشی ئەوانە پێما ئاڵێ و میرە بەڵێ ئاڵێم خستە مەکتەب میر هێشتا عمری تەواو نەبوو بەس تااقەتی نەبوو لە ماڵەوە هین نردم وتیان بینێرە بە جۆگر نردم و دوایش بوو بە تەلەبە چونکە زیرەک بوو کردیان بە تەلەبە و داخلیان ئەمە وێنەیەشی خێزانی ئاڵێخانە ئەمە ئاڵێخانە لەگەڵ بەڵێ لەگەڵ کاکە میران ئەمە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە ئەمە وێنەیەشی کاکمیر ئەمە وێنەیەکی خێزانی میرە و لەگەڵ دکتۆرە لیزان و لەگەڵ لاراخان یەک نەوەتانی هەر لاراخان یەک نەوەمان هەیە جارێ دەمەندرێژ بێ ئینشەڵڵا لاراخانە خۆشەویستیمان بۆیان هەیە ئەمە وێنەیەکی خێزانیە ئەمە وێنەیەکی خێزانیە بەڵێ ئەمە ماڵی گوڵاڵی خوشکم لە هۆڵندا ژیان ئەژین گوڵاڵی خوشکم و کاکسێن هاتنەوە بۆ سلێمانی ئەمە چوین بۆ گرگاشە ئەمە لەوەیە با لێرەوە بڵێم ئەمە گوڵاڵی خوشکمە ئەمە یارە ناوەکان زۆرن ئەمە ئیتر هەمووانی تیای بۆی گلەیمانێ نەکەن ئەمەش کۆمەڵە کەسایەتی خۆشەویستی ترە بەڵێ ئەمە بەشی تەلارسازی لە زانکۆی سلێمانی هاتن بۆ تەکریمی ڕەحیمیان کرد ئەمە لێرە کە تاکریمیان کرد بەهۆی ئەو خزمەتێک کە کردوێتی مامۆستاکانی بەشی تەلارسازی تا ئێستاش وەفایان هەیە و یان سەرمانێن و دیاری بۆ هێنن ئەم وێنەیە شەر وێنەیەکی خێزان دیارە کۆبنەوەی خێزانی ئەوانەتان زۆرە هەر بەیادی جاران وێنەیەکی خێزانیە و هونەرمەندی خۆشەویست کاک تۆفیق عەلیشی تایە بەڵێ ئەمەش باسانی خوشکەزام کە خێزانی هەرێزی کوڕی کاک تۆفیق عەلیە شوقەی تازەیان کڕی بوو چوین بە بۆنەوە ئەمە وێنەیەمان لە شوقەکەی ئەوان گرتووە ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە وە کاک تۆفیق و بۆ مناڵەکان ئەم وێنەیە وێنەیەکی زۆر جوانە هەر وێنەیەکی خێزانیە ئەمە نەورۆزە لە ماڵی باوکی لیزان جلی کوردیت لێرە ڕەحیم جلی کوردی لەبەر کردووە ئێمە هەموو جلی کوردیمان لەبەر کردووە لەگەڵ ماڵی چنووری خوشکمان لەوێ داوت بووین لە دەروازە دەستەکانە خۆش بێ ئەمە وێنەیەکی خێزانی ئەو کەسایەتیانە کێن لەگەڵتە ئەمە کە لەگەڵ ما ئەمە هەردوو نەنک و باپیرەکەی لارایە بەڵێ ئەمە لە ڕۆژی لە دایکبوونی بەکۆن 2 ساڵی ئەمە وێنەی بەڵێ ئەمە تەخەڕوجی ژیرەیە لە هەندەسە تەخەڕوجی کردووە لە برای دکتۆر میرانە ئایلەیەکی زۆر خۆشەویستن هەمویانم زۆر خۆشەوێ زۆر ڕێک پێکن دەستەکانە خۆش بێ و خێزانێکی بەختەوەر خی گەورە بۆ یەکتان بێڵێ تۆ بۆ کاکەمیر بۆ ئاڵێخان بێڵێ بۆ لاراخان بە هیوای تەندروستی باش بۆ دکتۆریش دوای وێنەکە ئەمەوێت لەم بەشەی بەرنامەکە پیشانی بەم ئەم وێنەی توێ دیارە وێنەیەکی زۆر جوانی تەمەنی گەنجی و لە ماڵیشەوە گەورەت کردووە تەمەنی ناوەڕاستیە بەڵێ جاروبارە ئەوە نیە حەزەکەی ڕسمێ بگریت ماشەڵڵا ڕسمی زۆر زۆرە یعنی من لەو ڕۆژۆ سێ ڕسمەکەم ڕسمی زۆر جوانتیە بەداخۆ کاتی بەرنامەکە کەمە ناتوانین هەمووی پیشان بێ
دەستەکان خۆش بە مامۆستا دەستی پێم تۆش خۆشە خۆش بێکەوە تۆ ساڵانێکی زۆر مامۆستا بوویت و سەرپەرشتیار بووی لە بواری پەروەردە خزمەتی گەورەت کردووە پێم خۆشە بێکەوە بچین بۆ ئامادەی شیرین لەوێ باسی ئەو یادەوەریانە بکەین و سێری ئەو وێنانەش بکەین پێ خۆشحاڵم کوردوەرەگرین و بێکەوە بەردەوامە بین شیرین بە ماڵی خۆمەزانم لەبەرەوەی شیرین لە شیرینە من زۆر دڵخۆش بووم بەو شتانێک کە کردومە بۆ ئەو خوێندنگار دوای وچانێک ئەچین بۆ ئەوێ ئینشاءڵڵا. خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵتان بەردەوامە بین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافیەوە لەگەڵتان بەردەوامین. مامۆستا هێرۆ ئێستا هاتووینەتە قوتابخانەی ئامادەی شیرین. دیارە تۆ ساڵانێکی زۆر لە 81 هەتا 89 لەم قوتابخانەیە بەڕێوەبەر بوویت و ساڵانێکی زۆر لەم قوتابخانەیە خزمەتت کردووە وەکو مامۆستا وەکو بەڕێوەبەر دواتیش وەکو سەرپەرشتیار. من پێم خۆشە لەم بەشەی بەرنامەکە کەماوە باس لە خزمەتانە بکەین کە جەنابەت لە بواری پەروەردە کردوتە بۆ ئێمە بگەڕێمەوە بۆ سەرەتای دامەزراندنی تۆ وەکو باسمان کردوایەوەی کە لە زانکۆ دەرئەچی لە 1974 وەکو مامۆستا دامەزرێ. یەکەم دامەزراندنت لەکوێ بوو؟ یەکەم دامەزراندنم لە 1974 دان لە ئامادەیی ئاشتی کچان ئەو کاتە لە توی مەلیک بوو لەوێ تاین بووم وەک مامۆستای کیمیا لەبەرەوەی کە یعنی مامۆستای کیمیا نەبوو لە سلێمانیاون منیان نەنار بۆ دەرەوە وتیان پێویستمان پێێتی نادیانم بۆ ئامادەیی ئاشتی خزمەتی دەرەوەی شارە نییە نەخێر ناوەڵە خزمەتی دەرەوەی شارم نەکردو لەبەرەوە لەوێ مامەوانەیە لەوێ کە چووم طبعاً بەڕێوەبەرێکی هەبوو کە زۆر جددی بوو زۆر ڕێکوپێک بووی لە ناو پەروەردەیە یعنی زۆر ناسرا بوو بەوەی کەوا جددیە و زۆر ڕێکوپێکە منیش پێم خۆش بوو کە بچمە بەردەمی بەڕێوەبەرێکی وا کە چووم ستگەلاوێژ عەزیز خوا عەفویکە ئەو بەڕێوەبەر بوو لەوێ وەک مامۆستای کیمیا علوم و کیمیام ئەوتەوانێ لەوێ کە لەگەڵ وەک مامۆستای کیمیا کە لەوێ بووم لەگەڵ بەڕێوەبەر و لەگەڵ ئیدارەشە زۆر یارمەتیم ئەیان و تەعاون مەکرد حەزمان کرد بە ئیش و جەدوەل و ئەو شتانە لەگەڵیانە یارمەتیمەیان وەڵاوەمە تقریبەن 2 ساڵ مامۆستا بووم دوای 2 ساڵ ستگەلاوێژ وتی ئەبێ ببی بە مەعاونە ئەو کاتانش بڵێ مەعاونە و مدیرۆوانە بە خزمەت بوو من 2 ساڵ خزمەتم هەبوو وتم ستگەلاوێژی مە تۆ حەق نەبێت کە خۆی دەستی ڕۆی لەبەرەوەی کە جددی بووم وتی ئەینە تەلەفۆنی کرە وەختم حەمە پیرۆز مدیری تەربیە بوو پێی وتی ئای وتی کی هێرۆ کیمیایە کیمیا عوملە سەعبەیە چۆنە بێ بێ بە مەعاونە وتی تۆ حەق نییە بێ بم کەی وەڵا کردمی بە مەعاونە بە زۆری خۆی بە زۆری خۆی کردمی بە مەعاونە و لەوێ ئیتر لەوێ مامەوە وەک یاری دەدەر تا ساڵی هەشتا بەڵێ ئەم وێنانە وێنەی ئەو ساڵانەی ئەو 6 ساڵێک کە تۆ لە قوتابخانەی ئاشتی مامۆستا گەلاوێژشن لەگەڵ ئەمە مامۆستا گەلاوێژ خوا عەفویکە مدیرەمان بوو چوین بۆ سەیران یعنی ئەو کاتەش کە چووم ینی من خۆشحاڵم بەوەی کە هەر مەکتەبێک کە چوو بم کۆمەڵێ مامۆستا و بەڕێوەبەر و کەسانێکم لەگەڵا بووە کە زۆر زۆر بە یەکەوانێ گونجاوین و ژیانی مامۆستایەتیەکەم زۆر ینی زۆر ژیانی خۆش بووە کۆمەڵێک وێنەی ئەو قۆناغەم لەلای پێم خۆشە زیاتر سێری ئەم وێنانە بکەین ئەمە وێنەی خۆمە لەگەڵ قوتابیەکانم ینی بەڕاستی من لەگەڵ قوتابیەکانیشا زۆر گونجا بووم زۆریان خۆشەویستم زۆرم خۆشەویستن هەموو یەکێک لەمانە بە خوشک و بە کچی خۆم ساڵی هەفتاکانە هەمویان گەورە بوون هەموو کەسایەتی خۆیان هەیە و بوون بەدایک و وەزیفەی گەورەی خۆیان هەیە لەگەڵ ئەوە شایستاش پەیوەندیمان هەیە گروپیان هەیە بە گروپی مەکتەبی ئاشتی ئەمەش سێ هاوڕێی مامۆستا بەیەکەوەن مامۆستا نەزیرای شێخ لەتیفی دانساز جەنابتی ستپەروین ڕەوف ئەمە مەدخەلی سانەوی ئاشتیە هەرسێکمان بەیەکەوە نەزیرە اقتصادی مەنزلیەوەتەوە خۆم کیمیا و بووم پەروینیش بایۆلۆجی بوو
وێنێکی جوان ئەم وێنێ شەر ئێوەن پێم وابێ ئەحمەد ئاوایە ئەم وێنەیە بەجلی کوردی مناسبەکە چییە؟ مناسبەکەی تر بەرەو بەهارە ڕۆشتنی تر لە بەرەو بەهارە هەموو جمعایە مناسبە بوو ئەمە لە ڕێگەی کاچی بۆ سەرەوە بۆ ئاوێسەر بە ئەو سا ڕێگای سیارەی نەبوو بە پێ ڕۆشتین ئەوە هەمومان بەجلی کوردیەوانە وێنەیەکی جوانە مامۆستا تۆ لەو ساڵانی کە تۆ لە قوتابخانەی ئاشتیوی لە 74 هەتا هەشتا تقریبا سەردەمی ینی لوتکەی دەسەڵاتی بەعز بوو لە سلێمانی مزاهرات هەبوو دەرچوون هەبوو تەلەبە و یعنی وەزعیشی ناخۆش ئەو ساڵانتان چۆن تێپەڕان؟ باوەڕە بێ زۆر بە ناخۆشی تێمان پەڕان ڕۆژێک قەت لە بیرم ناچێتەوانە بەیانی سعات 7:30 تۆزێک لای یابوو گەشتمە مەکتەب کە گەشتمە مەکتەب و چوومە ناو دەرگای مەکتەبەوە تەقاهات کە تەقاهات هات ڕام کرد من ژلۆنەوە ئانم کە ڕاکەم بەرەو تەقا لە باتی لێ وەڵا گەڕامەوانێ بۆ سەر جادەکە ئەبینم دکتۆر بەختیاریان اختیار کوشتە بوو شەهید دکتۆر بەختیار جلێکی جامعەی لە بەرابوو زەی موحەدی جامعە پانتۆڵی ڕەساسی وین لەبەر مەکتەبی ئێمەیە تەقەیان لێ کرد و کوشتیان یعنی ئەوە زۆر زۆر تەئسیری تێکردین لەسەر ئێمە لەسەر قوتابیەکان یعنی و ئەوەنەی تریش ڕقمان زیایی کرد بەرامبەریان ئیتر لەو هینانەیە زۆر ناخۆش بوو ینی هەندێک جارشتی ئینیانە کرد بەڵام ئیتر زۆر ڕاستە تۆ هەر لە ساڵی هەشتا لە قوتابخانەی ئاشتی نامێنی دواترێتە ئێرە ئامادەی شیرین بەڵام پێش ئەوە ویستوانە بتکەن بە بەڕێوبەری خانەی مامۆستایانی کچان بەڵێ من کە ویستیان کە ببکەن بە بەڕێوەبەر تەبان ئەو کاتە من تەمەنم گەنج بوو ئەو مدیری بوو مەکتەب بەڕێوەبەرەکانیش یعنی ئەوایە تۆزێ تەمەنیان هەبێ من مدیری تربیە لەگەڵ مشرفەوەلی ئامادەیەکان شێخ کامیل بوو خواعفویکە لەگەڵ خاڵم کە مشرفەوەلی بنەڕەتی بوو هاتنە ماڵەوە بۆلام وتیان ئێمە ئەمە محەممەد پیرۆز وتیە بێت تۆ ببی بە مدیرەی دارمەعەلیمات ئێوتم دارمەعەلیمات تەلەبەکانی هەمووی گەورن بەقەت شتێک لە خۆمینتر بەق خۆ من ناتوانم اینجا لە عینی کاتیشە دارمەعەلیمات مغلق بوو هەرچی بچێتەوێ وایە باسی وایە لەبەرەوە من ناتوانم سەیطرەی ئەو مەکتەبە بکەم و ناچم یعنی حەزم بە جەوی ئەو هینە نیە وتیان دەبا شەقەی ناکە مدیرەیەکە هەیە لە مەکتەبی شیرینە ئەوە بین بۆ دارمەعەلیمات تۆ بچۆرە جێگای ئیتر بەو شێوەیە ڕازی بووم بە مدیرەی شیرین لە هەشتا بۆ هەشتاوی کاتیتە بەڵێ هاتمە مەکتەبی دیارە شیرین ئەو کاتە لە بینای پشتەوە بوو لەم بینایە نەبوو شیرین لەو بینایی پشتەوە بوو ئەو بینایی پشتەوانەیە مەکتەبێکی تەسمیمەکەی بۆ سەرەتایی کرابوو حتا مەکتەبێکی سەرەتایی تیا بوو لەگەڵ شیرینا بە مزدەوەج مەکتەبی شیرین سمپۆلی 1 و 2 هەبوو بەس ئەمە وێنەیەکی توێە ئەو کاتێک کە لێرە بەڕێوەبەر بوویت ئەمە ژووری ئیدارەکەیە لە مەکتەبی شیرینی پێش کۆنەکە بەڵێ چێ بوونەوانە لەگەڵ تا چێ بوون ئەمانەی کە لەگەڵ بەڵێ ئەمانەی کە لەگەڵمایە ئەمە سدرڕووناک عومەر ڕفعەتە یادی بە خێرەسە لە ئەڵمانیایە ڕەفیقمە زۆریش دراوسێش بووین ئەمە یاری دەدەرم بوو ئەمەی کە سەری دانەوانوەس نەزیرەیە ئەوش لە هۆڵندایە ساژی هۆڵ معاونە بوو ئەوش کچی شێخ لەتیفی دانساز ئەمەش سدرڕووناکە خواعفویکە ئەمە مۆزەفە بوو کە دانیشتو توی ئەوەی دانیشتۆش خۆم ئەمە ژوێنەیەکی تۆیە هەر لەگەڵ خوێندکارەکان سانیوی شیرین بەڵێ ئەمە پۆلێکە لە پۆلەکانی سانەوی شیرین لە حوشەی لە بەردەمی بیناکە ئەم ڕسمەمان گرتووە بۆ یادگاری خوێندکاران زۆر حەزیان لێبوو ئەمە ساڵی 86 و ئەوانەیە چووکە ئەمە ژوێنەی کۆمەڵێک لە خوێندکارەکانە و پێم خۆشە ئەو مامۆستانی کە دەرکەوتون هەندێک مامۆستای پیاویشت بەڵێ ئەمە پۆلی شەشەکانە لە شیرێتر وردە وردە مەکتەبەکەمان تەتەوری کرد لە پۆلی 2 3 4 5 بۆ 6 عەدەدێکی زۆر تەلەبەی 6 ئەهاتن بۆمان لەبەرەوەی کۆمەڵێ مامۆستایی زۆر باش و لێ هاتوو لە مەکتەبەکە هەبوو کە وانایانەوتەوە نیسبەی نەجاحمان دایمەن زۆر بەرز بوو لەوانە فواد ئەسکەندەر کیمیای بەتەوە بۆمان مامۆستا جەمالەمین بیرکاری بوو مامۆستا ئەکرەم قەراخی بۆ بایۆلۆجی ینی ئەمانە هەموو نمونەی ئەو مامۆستایانە بوون کە لە مەکتەبی ئێمە وانەیانەوە تەوانێ بەمە تەلەبەی سنفی شەشن لەگەڵ مامۆستاکانە پێشەوەی بڕۆنە ماڵەوە ئەم وێنەیەش هەر وێنەی کۆمەڵێکی ترە لە مامۆستایان
ستافی ئەو ساڵانی بەڵێ ئامادەی ئەمە شیرین. ستافی بەڵێ ئیدارەکەمان ینی مامۆستا و ئیدارە و هەندێک تەلەبەیە ئەوە بەخشان قەراخیە ئەوە خۆمم ئەوەشیان سپرشنە ئەوە مۆزەفە بوو نەرمینە و تر ئەوانی تر باقی تەلەبەکان ئەو ساڵانی کە لێرە بین مامۆستا لە ئامادەی شیرین لە شتاکان بەڵێ باڵێن تاقیگەی دەنگجیتان لێرە داناوە بەڵێ، ئەمە بەڵێ. وێنەی ئەو ڕۆژەیە یا ئەو کاتێکە تاقیگەکەتان داناوە تازە تاقیگەی دەنگی بۆ زمانی ئینگلیزی پیا بوو و لە پەروەردە بۆیان هاتبوو کە هین بوو ئێمەش داوامان کرد و خۆشبەختانە ڕازی بوون یەکەم تاقیگەی دەنگی لە مەکتەبی کچانە لە مەکتەبی ئێمەدایاننا قاعەیە هەتا لە ناو بیناکەیان نەبوو قاعەیەکمان هەبوو لە دەرەوەی بۆیان داناین ئەمەڕۆ ئەو ڕسمی ئەو قاعەیە کە هات دوای ئەوەی تر خوێنکارەکان ئەچوون لەو قاعەیە ڕوانەی ئینگلیزیان نەخوێت مامۆستا لە 1970 بەڵێ تۆ دوایەوەی کە 10 ساڵ لێرە بەڕێوەبەر بوویت بەڵام جارێکی تر ئەکرێتەوە بە مامۆستا و بەڵێ ئەچیت بۆ قوتابخانەیە کە ئەو سەردەمە ناوی سەدام حوسێنە بۆچی کرایتەوە بە مامۆستا؟ طبعا هەموو ساڵێک ئەو حیزبی بەعسکە بوو لە مانگی چوارە حملەیان هەبوو بۆ سەر مەکتەبەکان هەموو مەکتەبێک دوو ڕەفیق حیزبیاندا نابوو بەدایمی تیادا دەوامیە کرد ئێمە کە هین بوو دوایی کە حملەیان کرد و هیچیان دەست نەکەوت هەچیان کرد لە تربیەوانێ قەرارێ دەرچوو هەر مدیر و معاونێک کە بەحسی نەبێ ئەبێ لا ببرێ لە وەزیفەکەی هەمومانیان کردەوە بە مامۆستا کردیانم بە مامۆستا لە مەکتەبی فەتح جدید بوو تازە کرایەوە بەس پۆلی یەکی هەبوو ناوی سەدام حوسێن بوو کە ئێستا ناوی پیرەمێردە ئیتر لەوێ منیش چوومە ئەوێ لەوێ دەوامم کرد وەکو مامۆستای علوم و کیمیا و هەتاکو و ڕاپەڕین ئەمە وێنەی ئەو ساڵانەیە کە لەوێ بووی لەگەڵ هاوڕێ سەرپەرشتیارەکان ئەمە وێنەی هاوڕێ سەرپەرشتیارەکانمە کە بۆ یادگاری چوون بۆ پارکی ئازادی لەوێ بە یەکەوە ئەمێ مامۆستای زۆر ڕێکوپێک و زۆر خۆشەویست هەمووی مامۆستای ڕێکوپێک هەمووی لێ هاتوو هەمووی بەتوانە یعنی بەڕاستی ئەو کاتە ئەتوانە بڵێم ینی نخبەیەک بوون لە مامۆستایانی سلێمانی ئەمە ژوێنەیەکی لەگەڵ سەرپەرشتیارانە کە چوون بە وڵاتی چین ئەمە لیژنەیەک بوو دانرا بۆ گۆڕینی جلی خوێنکاران کچان چون بۆ سین لەوێ سەیری نمونەمان کرد ئەمە لەو جەماعەتەیە بەڵێ لەگەڵ ئەمە ژوێنەی کۆمەڵێکی تر لە سەرپەرشتیاران هونەرمەندی گەورە بەدیعەدار تاش و کۆمەڵێک مامۆستا و سەرپەرشتیاری خۆشەویست بێکەوە بەڵێ ئەمانە هەموو هاوڕێکانمانن لە سەرپەرشتیاری بەدیعایەست خونچەیەست هەتا وەستپەریە ینی هەموو ئەوانەی کە لەوێن ئەو مامۆستانەی کە ئەو مشتریفانەی لەگەڵمان بڵێ دیارە وێنەکان زۆرن ڕێز و خۆشویستیمان بۆ هەموو مامۆستا خۆشەویستانە هەیە کە ساڵانێکی زۆر لە بواری پەروەردە وەکو سەرپەرشتیار خزمەتتان کردووە بەڵام لە دوایەوەی تۆ لە 2013 خانەنشینەبی بەڵام وەکو لەگەڵ هاوڕەکانت بەردەوامن لە خزمەتکردن ڕێکخراوی خێرخوازیتانەیە هاوکاریکردنی شێرپەنجە و ینی ڕێکخراوی پەروەردەی نوێ لەوێش بەردەوام سەرقاڵی خزمەتکردنن جێگە دەستان دیارە ئەمە وێنەیەکی یەکێک لەو ڕێکخراوانەی کاری تیاکە بەڵێ ئێمە کە خانەنشین بووین هەستمان کرێشتا ئەمانەوێ خزمەتی پەروەردەوە بکەین ڕێکخراوێکماندانا بە ناوی ڕێکخراوی پەروەردەی نوێ ئەمە ئەندامەکانی دامەزرێنەری ڕێکخراوی پەروەردەی نوێن کە لەو ساڵانە منە ئەمە ژەروێنێکی کۆمەڵێک مامۆستای خۆشەویستە کە بێکۆ کارەکەن بەڵێ ئەمە لە یەکێک لە سەردانەکانمانایە بۆ خوێندنگاکان بە یەکەوانێ ئەمە خوێندنگایەک بوو کە لە بۆنەکانە ئەچین خوێندکار دیارە ڕێکخراوێکتان هەیە بۆ هاوکاری نەخۆشانی شێرپەنجە بەڵێ پێما بێ ئەوەش کاری لەسەرەکەن بەڵێ وێنەکان زۆر زۆرن ئەم وێنەیە کۆمەڵە کەسایەتی خۆشەویستی تایە ئەمە ڕۆژێکی سیمینار بوو بۆ پاراستنی ژینگە و بە سەوزکردنی ینی هەرێمەکە ئەمە سیمینارێک بوو لەوێ کە چوین لەگەڵ وێنەکان دوای وێنە کە ئەمێ پیشانی بەم لەم بەرنامێ ئەم وێنەیە پێکەوە بەهێزترین پێکەوە بەهێزترین ئەمە وەکو ڕێکخراوی کوردستان بۆ هاریکاری نەخۆشانی شێرپەنجە
لە خەستخانەی فاروق FMC لەوێ سیمینار و کۆڕ و کۆبوونەوەیەک بوو هەموو ساڵێک لە ڕۆژی شێرپەنجەیە. دەستەکانی خۆش بێ ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ کەسایەتیە جوانانە لە ڕێکخراوی پەروەردە لە ڕێکخراوی هاریکاری نەخۆشانی شێرپەنجە جێگە دەستان دیارە لە دوایەوەی کە خانەنشینیش بوون بەڵام بەردەوامن لە کارکردن بەردەوامن لە خزمەتکردن بە شارەکە و بە کوردستان. ئێمە ڕۆتۆمان ماندوو کرد چامان ڕوون بوو دەستەکانە خۆش بێ سپاس بۆ هەموو خزمەتانی کە لەو ساڵە دوور و درێژانی ئەزمموی خۆت پێشکەشە کردو. ئەوە واجبی سەر هەموو یەکێکە ینی ئێمە بەو شتە مرتاحە بین ینی ئینسان خۆی هەستی خۆی بەرامبەر گەلەکەی بەرامبەر نیشتمانەکەی بەرامبەر ئەو کەسە مناڵانەی کە بە پەروەردە و کردوون و گەورە کردوون ینی من کابینم ئەوان پێگەیشتون و گەورە بوون بەڕاستی زۆر زۆر پێی مرتاحم. دەستەکانە خۆش بێ و تەمەند درێژ بیشەڵە تەندروست بی زۆر زۆر سپاس. خۆشەویستان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان.